موچەکە نهاتووە و ئەوان هەر چاوەڕێن هەتاوەکو ئێستا وەزارەتی دارایی هیچ ڕاگەندراوێکی لەبارەی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێمی کوردستان نییە، بەڵام لە چەند دەستگایەکی میدیایی و چەند کەناڵێک گوا بڵاوکرایەوە کاتژمێر 6 ئێوارە موچەکانیان دەتوانن لە ڕێی هەژماری منەوە لە ئەیتیەمەکان وەربگرن. من نزیکی 20 بۆ 30 خولەک دەبێت لە نزیک یەکێک لە ئەیتیەمەکانم لە شەقامی کەرکووک کە قسەم لەگەڵ چەند فەرمانبەرێک کرد هاتوون بۆ وەرگرتنی موچەکانیان، بەڵام ئەوان ئاماژەیان بۆ کرد تاوەکو ئێستا موچەکە نهاتووە و ئەوان هەر چاوەڕێن. ئەمە لە کاتێکدایە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕاگەندراوێکی نییە لە مانگەکانی ڕابردوودا لەگەڵ دابەشکردنی موچەی مانگەکان وەزارەتی دارایی شتەی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڵاو دەکردەوە. تاوەکو ئێستا فەرمانبەران موچیان وەرنەگرتووە، پێدەچێت ئەمڕۆژ بە ژیرفانی بەتاڵەوە بڕۆنە ماڵەوە و چاوەڕێی مۆبایلەکانیان من بۆ ئەوەی لە ڕێگای کورتەنامەوە ئاگادار بکرێنەوە کە موچەکانیان هاتووە.